بینەرانی خۆشەویست لەم بەشە لە بەرنامەکانماندا بابەتێکتان پێشکەشەکەم لە ژێر ناونیشانی گەمەی ئاشتی تورکیا لە نووسینی بەڕێز بەها ڕەحمانی. لەگەڵمان بن. بڕیار وابوو کە پرسی کورد بە دوای شەڕی یەکەمی جیهانی و شکست و هەڵوەشانەوەی ئیمپراتۆری عوسمانی لەو شەڕە چارەسەر بکرێت. بەڵام 100 ساڵ بەسەر دروستبوونی دەوڵەتی نوێی تورکیا تێئەپەڕێت و نەتەنیا ئەم کێشە چارەسەر نەکراوە، بەڵکو درێژە ئینکارکردن و زەوتکردنی منافی نەتەوەیەک لە چوارچەوەی ئەو وڵاتە نوێدا بووەتە هۆی چەندین ڕاپەڕینی یەک لە دوای یەکی ئەو نەتەوەیە و دوجار لە سەرەتای هەشتاکانی سەدەی ڕابردوو پارتی کرێکارانی کوردستان لە باکووری کوردستان لەدایک بوو. ئەم ڕێکخراوە دوای چەند ساڵ لە کاری نهێنی و ڕێکخراوەیی بڕیاریدا بە دەستپێکردنی شەڕی چەکداری لە دژی دەسەڵاتی دەوڵەتی تورکیا کە هەتا ئێستا درێژە هەیە. ئەنجامی ئەو شەڕە چەکداریە بە پێی ئامارە نافەرمیەکان کوژرانی زیاتر لە 44,000 کەس بووە کە زۆرینەیان کوردن. ئەمە بێجگە لە ماڵوێرانی و کابولکاری لە دەیان گوند و شار و شارۆشکە لە باکووری کوردستان و لە هەمان کاتدا میلیتاریزەکردنی هەموو باکووری کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیاوە. دەوڵەتی تورکیا لە ماوەی ئەم 40 و چەند ساڵەدا چەندین جار دەستی داوەتە وتوێژکردن کە گۆیا خوازیاری چارەسەری ئاشتیانەیە، بەڵام هەموو جارێک دەرکەوتووەکە مەبەستی فێڵکردن و کات کوشتن و خۆ ئامادەکردن بووە بۆ درێژەدان بە شەڕ و جارێکی دیکە شەڕی هەڵگیرساندووەتەوە و هێرش و پەلاماری بۆ سەر بزافی ڕزگاری خوازی کورد لە پێشتر تونتر کردووەتەوە. دوایین جار و لە دوای ماوەیەکی زۆر وتوێژ لەگەڵ پەکەکە دیسانەوە شەڕ لە نیوەی ساڵی 2015 دەستی پێکردەوە و ئەم شەڕە هەتا ئێستاش درێژە هەیە. لەم ڕۆژانەدا جارێکی دیکە دەنگۆی دەستپێکردنەوەی وتوێژ هاتووەتە ئاراوە و دەستپێکەکەی تۆقەکردن و هەواڵپرسینی بەرپرسێکی باڵای پارتی نەتەوەپەرستی تورکیا بوو لەگەڵ بەرپرسێکی دەمپارتی لە پەرلەمانی تورکیا. دواتر دەوڵەتی باخچەلی کە خۆی و پارچەکەی نەک لە تورکیا بەڵکو لە هەموو ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئینکاری هەبوونی نەتەوەیەک بەناو کوردەکان بووەتە دەمەڕاست و ئەندازیاری ئەم گەمە نوێیەی دەوڵەتی تورکیا. باخچەلی یەکێکە کە سڵاوەکەشی سڵاوی گورگەبۆرەکانە کتوپڕ باس لەوە ئەکاتکە ئەو تورکەی کوردی خۆشنەوێت تورک نییە یا با ئۆجەلان بێتە نێو پەرلەمان و قسەی خۆی بکات. بەڕێز ئۆجەلان 25 ساڵە لە دوورگەی ئیمرالی و بەتەنیا بەند کراوە. ئۆجەلانێک کە 43 مانگ بوو لە ئاساییترین مافی هەر بەندکراوێک کە ئەویش دیدارە لەگەڵ کەسوکاری بێبەشکرا بوو، ئەم جارە ئیجازەیان بە برازاکێدا کە بچێتە دیداری مامی و ئەو ببینێت. پرسیار ئەوەیەکە باشە لە ئێستادا چی ڕوویداوە و چ شتێکی نوێ هاتووەتە ئاراوەکە باخچەلی و ئەردۆغان بوونەتە پەیامبەری ئاشتی و باس لە برایەتی تورکیا و کوردەکەن. بۆیە پێویستە جوڵەی ئەم دوایانەی دەسەڵاتدارانی دەوڵەتی تورکیا لە سونگەی ئەو ڕووداوە ناوخۆیی و ژئۆپۆلیتیکیانەوە هەڵبسەنگێنرێت کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست ڕوویان داوە و خەریکە ڕوو ئەدەن کە ئەوانیش بریتین لە یەکەم، تورکیا لە وتوێژەکانی چەند مانگی ڕابردوو لەگەڵ دەوڵەتی بەشار ئەسەد بۆ زیندووکردنەوەی پەیمانی ئەدەنا شکستی هێنا سەرڕای هەوڵ و گوشارەکانی ڕووسیا بۆ سەر بەشار ئەسەد بۆ ئەم مەبەستە. هۆکارەکەشی ئەوە بوو کە تورکیا ڕازی نەدەبوو بەوەی کە وەک پێشمەرج هێزە داگیرکەرەکان و چەتەکانی لە ناوچە داگیرکراوەکانی باکوور و ڕۆژاوای سووریا بکشێنێتەوە. چونکە تورکیا متمانەی بەوە نەبوو نییە کە هێزەکانی سووریا بتوانن ئەو بۆشاییە پڕکەنەوە و مەترسی ئەوەی ئەکردکە ئەو ناوچانە بکەونە دەست کوردەکان. دووهەم، قەیرانی قوڵی ئابووری تورکیا چەند ساڵێکە تەنگی بە دەسەڵاتدارانی تورکیا هەڵچنیوە. خاوەن سەرمایە و کۆمپانیاکان بە لێشاو تورکیا جێهێڵن و متمانەیان بە تورکیا وەک بازاڕێکی ئەمن بۆ سەرمایەکانیان نەماوە. ڕێژە بێکاری بە پێ ئاماری بانکی نێودەوڵەتی و سندوقی نێونەتەوەی دراو
لە 2024 گەیشتووەتە 9.6%. واتە لە هەر 10 کەس لە وڵاتە کەسێک بێئیشە. هەرچەندە ئەم ڕێژەیە لە ئامارە نافەرمیەکان زۆر زیاترە لەوە ئەبێت ئەوەش لە بەرچاو بگیردرێت کە زۆرینەی ژنان لە کۆمەڵگەی تورکیادا کاری نێوماڵ ئەکەن و لەم ئامارانەدا ئەژمار نەکراون. نرخی لیری تورکیا لە سەرەتای ئەم ساڵەوە هەتا ئێستا 140 دابەزیوە و ئێستا 1 دۆلاری ئەمریکی بای 34.4 لیرەی تورکیایە. هەمووی ئەمانە و کێشە نێودەوڵەتیەکان وەک شەڕی ئۆکراینیا و شەڕی غەزە لۆبنان بووەتە هۆی ئەوەی کە نرخی خۆراک و شتومەک لە تورکیا چەند قات بچێتە سەرەوە. ئەمانە وایان کردووە کە تورکیا لە خەیاڵپڵاوی زیندووکردنەوەی ئیمپراتۆری عوسمانی لە دوای بەهاری عەرەبی دەست هەڵبگرێت ئەگەر بە شێوەی کاتیش بێت و وای لێ هاتووە تەنانەت ناتوانێت موچەی مانگانەی چەکدارە بەکرێ گیراوەکانی لە ڕۆژاوا و باکووری سووریا دابین کات. بۆیە بودجێ شەڕ لەگەڵ کورزەکان ئەوەندەی دیکە دۆخەکە بۆ تورکیا و بودجێی گشتی ئەستەم ئەکات. سێهەم، گرنگتر لەو دوو هۆکارەی سەرەوە دەرەنجامەکانی شەڕی نێوان ئیسرائیل و حەماس لە غەزە درێژە کێشانی ئەو شەڕە لەوانەیە وا بکات کە شەڕەکە تەشەنە بستێنێت و ببێتە شەڕێکی گەورەتر لە نێوان ئێران و ئیسرائیلدا. بۆیە ئەگەری شەڕی نافەرمی ئیسرائیل و ئێران بۆ شەڕێکی تەواو ئاشکرا تا دێت لە هەڵکشاندایە. ئەو شەڕ ئەتوانێت دەسەڵاتی مەلاکان لە ئێران لاواز بکات تا ئاستێکە ئێران بەرەو پارچە پارچە بوون ببات. لە وەها هەلومەرجێکدا بەشار ئەسەدیش لە سووریا لاوازتر و بێدەسەڵاتتر ئەبێت. عێراقیش بەم قەوارەی ئەمڕۆیەوە نامێنێت و ئەبێتە سێ پارچە و لە ژێر هەژمونی شیعەکان دەرەچێت و بەمەش پێگەی کوردەکان لە سێ پارچەی کوردستان واتە ڕۆژهەڵات، ڕۆژاوا و باشوور بەهێزتر ئەبێت. ئەمەش ئەو سناریۆ مەترسیدارەیە بۆ تورکیا کە وای لێکردوون وە خۆ بکەون تا بەڵکو لە ئەوە دۆخێکی نەخوازراودا لانی کەم زەرەر و زیانەکان بۆ دەوڵەتی تورکیا بە کەمترین ئاست بگەێنن. پەکەکەش باش لەم یاریەی تورکیا تێگەیشتووە و وەڵامی دەستپێشخەریەکانی دەوڵەتی تورکیای با هێرشەکەی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 23 دەی 2024 بۆ سەر دامەزراوەی پیشەسازی بۆشایی ئاسمان و فڕۆکەوانی تورکیا دایەوە. بەڕای من مەبەستی پەکەکە لەو هێرشە ئەوە بووکە بە دەسەڵاتدارانی تورکیا بڵێت کە یەکەم، ئەوان لە دوای چەندین ساڵ هێرش بۆ سەر قەندیل شکستیان هێناوە و پەکەکە ئێستاش لە توانایدایە کە هێرشی لەو چەشنە لە جەرگەی پێشتەختی وڵاتە ئەنجامدات. دووهەم، سەرەڕای ئەوەی کە هێشتا ئۆجەلان با ڕێبەری خۆیان ئەزانن بەڵام لە دوای 25 ساڵ ژیانی دیلی هەموو بڕیارێک لەدەست ئۆجەلاندا نییە و پەکەکە بەو سوکایەتیەی پارتی نەتەوەپەرست و گورگە بۆرەکان واتە هەڵوەشانەوەی ئەو ڕێکخراوە ڕازی نابێت تەنانەت ئەگەر داوایکی واش لەلایەن ئۆجەلانەوە لەو ڕێکخراوە بکرێت. بۆیە وەک لە کۆنەوە وتویانە پەتی درۆ کورتە. تورکیا لە دوای ئەوە هێرشی نوێ کردەوە سەر ڕۆژاوا و باشووری کوردستان و 2 ڕۆژی تەواو بە هەموو جۆرە چەکێک قەندیل و شنگال و شارەکانی ڕۆژاوی کوردستانی بردومان کرد. من پێم وایە کە ئەبێت کوردەکان لە باکوور بە وریایەوە بچنە ناو وتوێژ لەگەڵ دەوڵەتی تورکیا و بزانن دەسەڵاتدارانی تورکیا چیان مەبەستە. ئەگەر دەسەڵاتی تورکیا کات ئەکڕێت با کوردەکانیش کات بکڕن بۆ بوژانەوەی خۆیان لە باکوور و ڕۆژاوا. بەڵام بۆ دڵنیایی لە نیەت پاکی دەسەڵاتدارانی تورکیا پێویستە کوردەکان پێداگیری بکەن لەسەر ئەم پێشمەرجانەی خوارەوە بۆ هەر چەشنە وتوێژێک. یەکەم ڕاگەیاندنی لێبوردنی گشتی بۆ هەموو دیلە سیاسیەکان لە باکووری کوردستان و تورکیا. دووهەم، کشانەوەی هێزە داگیرکەرەکانی تورکیا لە گرێسپی، سرێکانی و ئافرین لە ڕۆژاوا. سێهەم، کشانەوەی هێزە داگیرکەرەکانی تورکیا لە هەموو ناوچە داگیرکراوەکانی باشووری کوردستان. چوارەم، وەستانی هەر چەشنە هێرشێکی ئاسمانی و تیرۆر لە دژی ڕۆژاوا و باشوور.
ڕێژەی ڕازیبوونی دەوڵەتی تورکیا بەو خاڵانەی سەرەوە دەرخەری ڕێژەی جددیەتی دەسەڵاتدارانی دەوڵەتی تورکایە بۆ وتوێژ و زیندووکردنەوەی پرۆسەی ئاشتی لەگەڵ کورد. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، ئەوەی کە پێشکەشتاندکرا بابەتێک بوو لەژێر ناونیشانی گەمەی ئاشتی تورکیا لە نووسینی بەڕێز بەها ڕەحمانی. هیوازارین جێگەی سەرنجی ئێوەی ئازیز بوو بێت.